سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گرنگترین هەواڵەکانی ناوچەکە و جیهان سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ کۆبوونەوەی بەرهەمهێنەرانی تووتن لە مەریوان هەشتەمین ڕۆژی مانگرتنی شۆفێرانی بار هەڵگر لە چەند پارێزگای کوردستان سەپاندنی سەزای زیندان بە سەردوو چالاکی مەدەنی کورد بۆ پیشاندانی کوردان دژ بە دەوڵەتی تورکیا دەست بە سەرکردنی سیانزەم و عەلیمی بەهایی لەلایەنی ئیتلاعاتەوە لە ئیسفەهان چالاکی ئێرانی ئازادیخوازی دەرەوەی وڵات کۆبوونەوەی چالاکانی کرێکاری لە ئەمریکا کۆبوونەوەی بەرهەمهێنەرانی تووتن لە مەریوان ڕۆژی شەمە شەشی ڕێبەندان بەرهەمهێنەرانی تووتن لە شاری مەریوان دژبەنەدانی قەرزەکانی کۆمپانیای تووتنی ئەو شارە ناڕەزایەتیان دەربڕی بە پێی زانیاریەکان کە شاوەرزانی مەریوانی بەرهەمی تووتنی خۆیان ڕادەستی کۆمپانیای کڕینی بەرهەمی جوتیاران کردووە بەڵام هێشتا پارەکەیان وەرنەگرتووە ناڕازیان دەڵێن چەندین جار سەردانی ناوەندە دەوڵەتیەکانیان کردووە بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە پێشتر و لە وەرزی هاویندا بەرهەمهێنەرانی گەنم و جۆی کوردستانیش هەمان کێشەیان هەبوو و پاش چەند مانگ پارەکانیان وەرگرت. ئەشتەمین ڕۆژی مانگرتنی شۆفێرانی بار هەڵگر لە چەند پارێزگای کوردستان. ڕۆژی شەمە شەشی ڕێبەندان شۆفێرانی بار هەڵگر لە پارێزگاکانی سنە، ئیلام، کرماشان و لۆڕستان دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی درێژەیان بە مانگرتندا. ماوەی 8 ڕۆژە کامیۆندارانی قەسری شیرین کرێند و گێلان غەرب مانیان گرتووە و ڕۆژی ڕابردوو کامیۆندارانی پارێزگای سنە، ئیلام و لۆڕستانیش پەیوەست بەو مانگرتنە گشتیە بوون. کامیۆنداران لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی نرخی کرێبار، کەمکردنەوەی نرخی سوتەمەنی، دابینکردنی بیمەی دەرمانی، کەمکردنەوەی باج و پێدانی پاچەی یەدەگی ئۆتۆمبیل و لاستیک بە نرخی گونجاو بوون. بانگێشت و لێپرسینەوەی پەیام فەتحی چالاکی کرێکاری شاری سنە. ڕۆژی شەمە شەشی ڕێبەندان پەیام فەتحی چالاکی کرێکاری خەڵکی سنە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانگێشت و لێپرسینەوەی لێکرا. بە پێی زانیاریەکان پەیام فەتحی لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە بانگێشتی ئیدارەی ئیتلاعاتی سنە کراوە و پاش لێپرسینەوە ئازاد کراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بانکردن و ئەوتۆمەتانەی خراوەتە پاڵ دۆسیە ئەو چالەکە کرێکاریە لەبەردەستدانیە. کوژرانی کچێکی مێر منداڵ لەلایەن باوکیەوە لە پیرانشار. ڕۆژی شەمە شەشی ڕێبەندان کچێکی مێر منداڵ بە ناوی کانی عەبدوڵڵاهی تەمەن 16 ساڵ لەلایەن باوکیەوە بە شێوەیەکی وەحشیانە کوژرا. بە پێی زانیاریەکان کانی عەبدوڵڵاهی خەڵکی گوندی ماشکانی سەر بە ناوچەی لاجانی پیرانشارە و بە هۆکارێکی نادیار لەلایەن باوکیەوە بە چەقۆ کوژراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەکی ورد لەسەر ئەو جەنایەتە ئاشکرا نەکراوە و تاوانبار لەلایەن پۆلیسەوە دەستگیر کراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی مەدەنی کورد. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران دوو چالاکی مەدەنی بە ناوەکانی ئەژدەر پیری سەرمانلوو، خەڵکی ورمێ و ئارمان شادی وەند خەڵکی دارشاری ئیلام لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە زیندان و سزای تەکمیلی محکوم کراوە. ئەژدەر پیری ڕۆژی 30 ڕەزبەری 1403 لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە شاری کەرەج دەست بەسەر کرا. ناوبراو سەردەبیری پەخشانی تۆژینەوەی نەتەوەکان و لەلایەن لقی سەی دادگای ئینقلابی کەرەج بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و بێڕێزی بەڕێبەری بە 1 ساڵ زیندان و 2 ساڵ قەدەغەی ئەندامەتی لە گروپی سیاسی و کۆمەڵایەتی و قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان محکوم کراوە. لەلایەکی دیکەوە ئارمان شادیوەند موزیسیەن و چالاکی ژینگەی خەڵکی دڕەشار لەلایەن لقی دویدا ئینقلابی ئیلام بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و لە بەرژەوەندی دژبەرانی ڕژیم پشتیوانی کردن لە شۆڕشی ژینا بێڕێزی بە خامنەیی، حەسەن نەسروڵڵا، قاسم سلەیمانی و ڕەئیسی سەرجەم بە 24 مانگ زیندانی تەعزیری محکوم کراوە. ئازادی هیوا فەیزی بە دانانی وەسیقە لە گرتوخانەی سنە. ڕۆژی شەممە شەشی ڕێبەندانی 1403 هیوا فەیزی شارومەندی خەڵکی گوندی مەولاناوی سەقز پاش 55 ڕۆژ بەندکران بە دانانی بارەمتە و بە شێوەیەکی کاتی لە گرتوخانە ئازاد کرا.
مانگی سەرماوەزی 1403 هیوا فەیزی لە کاتی ڕۆیشتن بۆ شاری سەقز بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی شەرامفەری سنە ڕاگوێزرا. ئەو چالاکە مەدەنیە لە ماوەی بەندکرانیدا بە سەختی ئەشکەنجە و لە دەست ڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کرا. هەمان ڕۆژ سەرکوتگەرانی ڕژێم هێرشیان کردە سەر ماڵی حسێن فەیروزی و ناوبراویان پاش پشکنینی کەلوپەلەکانی دەست بەسەر کرد. خۆپیشاندانی کوردان دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی شەمە 6 ڕێبەندان خەڵکی شۆڕژگێڕی باکووری کوردستان و کوردانی سوید و فەڕەنسا دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان ژنان و پیاوانی ئازادی خواز لە شارەکانی ئادانا، ئەنکەرا و سرت دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان خۆپیشاندانیان کردووە و خوازیاری ڕاگررتنی هێرشەکان بوون. لە شارەکانی ستۆکهۆڵم و مارسە کوردان بە دروشمەکانی بژی بەرخۆدانی ڕۆژئاوا و بەرخۆدان ژیانە خۆپیشاندانیان کردووە و خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی لە ئاست جەنایەتەکانی تورکیا لە ڕۆژئاوای کوردستان بوون. برینداربوونی چەند کەسی مەدەنی بەهۆی بەردوومانی کۆبانی. ڕۆژی شەممە 6 ڕێبەندان فڕۆکەکانی دەوڵەتی داگیرکاری تورکیا بۆ جارێکی دیکە هێرشیان کردە سەر کۆبوونەوەی خەڵکی ڕۆژئاوای کوردستان لە بەنداوی تشرین و بەهۆیەوە چەندین کەس بریندار بوون. ماوەی زیاتر لە 3 هەفتەیە خەڵکی ڕۆژئاوای کوردستان لە بەنداوی تشرین مانیان گرتووە و لەو ماوەیەدا چەندین کەسی مەدەنی لە هێرشەکانی تورکیا کوژرا و بریندار بوون. هاوکات هێرشی گروپە جیهادیەکان بۆ سەر بەنداوی تشرین درێژەی هەیە و وتەبێژی هێزەکانی سووریای دیموکراتیک ڕۆژی ڕابردوو ناسناوی 5 گیان بە خەتکردووی دیکەی بڵاو کردەوە. کۆبوونەوەی کارمەندانی شاخڵ لە تەعاونیەکانی سەهام عەدالەت لە تاران. ڕۆژی شەمە 5 ڕێبەندانی 1403 کارمەندانی شاغڵ لە تەعاونیەکانی سەهام عەدالەت لە سەرانسەری وڵات لە بەردەم وەزارەتی ئابووری لە تاران کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کارمەندانی ئەو تەعاونیە ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و بە کۆبوونەوە لە بەردەم وەزارەتی ئابووری خوازیاری ڕوونکردنەوەی دۆخی پیشەیی، تەزمینی ئەمنیەتی کاری، پێدانی داخوازیە دواخراوەکان و زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان بوون. دەست بە سەرکردنی 13 معالیمی بەهایی لەلایەن ئیتلاعاتەوە لە ئیسفەهان. ڕۆژی شەمە 6 ڕێبەندان 13 معالیمی بەهایی بە شێوەی نایاسایی و بە توندوتیژیەوە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی ئیسفەهانەوە دەست بەسەر کران. بە پێی راپۆرتی کۆمەڵگای جیهانی بەهاییەکان 11 کەس لە دەست بەسەرکراوان ژن و منداڵ بوون و هێزەکانی وەزارەتی ئیتلاعات تەنیا بە بیانووی خوێندن لە قوتابخانەی بەهاییەکان دەست بەسەریان کردوون. ڕفاندنی معلیمانی بەهایی لە حاڵێکدایە کە قوتابیانی پەیڕەوی ئەو ئاینە لە قوتابخانەی فەرمیەکان مافی خوێندنیان پێنادرێت و کاتێک کۆمەڵگای بەهاییەکان بە هەزینەی خۆیانەوە قوتابخانەیان بۆ دابین دەکەن لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە سەرکوت دەکرێن. یان لە دەستدانی 3 کرێکار لە عەسەلیۆ و میرجاوە. ڕۆژانی هەینی و شەممە 5 و 6 ڕێبەندانی 1403 دوو کرێکاری شاغڵ لە پترۆشیمی هێنگام لە عەسەلیۆ بەهۆی ڕووداوی هاتوچۆ و کە شاوەرزێکی خەڵکی میرجاوە بەهۆی تەقینەوەی من گیانی لەدەستداوە. بە پێی راپۆرتی حاڵوەش دوو کرێکاری بەلوچ بە ناوەکانی عەبدولناسر دێهقانی و عەبدولڕەئوف دەهقانی لە کاتی ڕۆیشتن بۆ سەرکار لە پترۆشیمی هێنگام تووشی ڕووداوی هاتوچۆ هاتوون و گیانیان لەدەستداوە. لەلایەکی دیکەوە کرێکارانی کەشاوەرزی خەڵکی میرجاوە بە ناوی حەسەن شەهنەوازی تەمەن 30 ساڵ لە کاتی ڕۆیشتن بۆ سەر زەوی بە سەرمینێکی چەندراوی سوپای پاسداراندا کەوتووە و دەست بەجێ گیانی لەدەستداوە. چالاکی ئێرانیانی ئازادیخوازی دەرەوەی وڵات دژ بە سزای ئەعدام. ڕۆژی شەمە 6 ڕێبەندان ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتەکانی سوید، دانمارک، ئەڵمانیا دژ بە ئەعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز بۆ دەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی 14 ڕابردووی کۆماری ئیسلامی و وتنەوەی دروشم لە بەردەم نوێنەرایەتی ڕژەم لە ستۆکهۆڵم، کۆپنهاگن، کۆڵن و هامبۆرگ کۆبوونەتەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی بەندکراوانی سیاسی بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی چالاکانی کرێکاری لە ئەمریکا. ڕۆژی شەمە 6 ڕێبەندان چالاکانی کرێکاری لە نیویۆرکی ئەمریکا
دەست بە سیاسەتەکانی دۆناڵد ترامپ لە بواری پەنابەراندا ڕژانە سەر شەقام و خوازیاری هەڵوەشانەوەی بڕیارەکانی سەرەوە کۆمار لەلایەن دادگای فیدراڵیەوە بوون. بەپێی راپۆرتەکان کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری ئەمریکا هاوکات لەگەڵ ساڵڕۆژی ڕێزگرتن لە یادی مارتین لۆترینگ دەست بە سیاسەتەکانی دۆناڵد ترامپ خۆپیشاندانیان کردووە. سەدان کەس لە بەشداربوونی ئەو چالاکیە ڕۆژی ڕابردوو لە شاری نیوجێرسی کۆبوونەوەیان بەڕێوە بردبوو. کرێکارانی ناڕازی ڕایانگەیان کە بڕیارەکانی سەرۆک کۆمار دەبێتە هۆی بێکاری کرێکاران و زیان بە زانکۆکان و خوێندکارانێک دەگەێنێت کە لە وڵاتی دیکەوە بە مەبەستی درێژەدان بە خوێندن ڕویان لە وڵاتە کردووە. هەواڵەکانتان پێشکەشکرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.